36مین پێشانگای نێودەوڵەتی کتێبی تاران لە موسەلای تارانی پایتەخت و بۆ ماوەی 11 ڕۆژ کرایەوە. لە پێشانگای ئەمساڵی کتێبی تاران زیاتر لە 2300 ناوەندی چاپ و پەخشی کتێب بە خستنەڕووی زیاتر لە 270,000 ناونیشان بەشدارن کە هەمویان بە شێوەی ئۆنلاین کتێبەکانیان ئەفرۆشن و لەم ژمارەیەش 1626 ناوەندی چاپ و پەخش لە شوێنی پێشانگاکە خاوەن ژووری تایبەتن. ژمارەی ناوەندەکانیش لە چاو ساڵی ڕابردوو لە 120 زیادی کردووە. هەروەها لە بەشی نێودەوڵەتی پێشانگای کتێبی تاران 52 ناوەندی چاپ و پەخشی کتێبی وڵاتانی بیانی بە 65,000 ناونیشان کتێبەوە ئامادەن کە دوای زیاتر لە 20 ساڵیش بۆ یەکەم جار 4 ناوەندی چاپ و پەخشی کتێبی هەرێمی کوردستان بە زیاتر لە 300 ناونیشانەوە لەم پێشانگایە ئامادە بوون. پێشوازی باش بوو، بەڵام ئەکرا زۆر باشتر بێ ئامادەبوونی کتێبەکان و ئەکرا زیاد لە 50,000 ناونیشتمانمان هەبێ، غورفەیەکی گەورەتر بێ و کارێکی بنیادیتر و کاریگەرتر بکرێ. هیوادارم لە ساڵی داهاتووە حکومەتی هەرێمی کوردستان پشتیوانی حوزوری ناشرانی کورد بکات لە ناو پێشانگای نێودەوڵەتی کتێبی تارانە کە گرنگێکی زۆر هەیە بۆ ناساندنی زیاتری کتێبەکانی باشوور لە ناو ئێراندا بە تایبەتیش بۆ ئەو خوێنەرە زۆری کە لە ڕۆژهەڵاتی کوردستانە هەمانە و پێشوازێکی زۆر باش لە کەلتوری خۆیانەکەن. یەکێک لە خاڵە ئیجابیەکانی پێشانگای کتێبی تاران ئامادەبوونی ناوەندەکانی چاپ و پەخشی کتێبی ڕۆژهەڵاتی کوردستانە کە هەموو ساڵێک ژمارەیەکی باش و بەرچاو کتێبی کوردی لە بوارە جیاوازەکاندا ئەخەنە بەردید. ناوەندی خانی زۆرتر لە بواری ئەدەبیاتە کارەکات و مانگی گوڵانیش کە پێشانگای کتێبی تارانە بە پێی بارودۆخ ئەغڵب ساڵەکان بەشداریمان کردە و وەکەوە کە بوونێکمان بوێ لەم بەشە کە کاری کتێبی کوردیەکەین و بەشداربوونەکەیشمان زۆرتر بەخاترەوەی جێگەکان پڕکەین و وەشاییەکەی بەشی کتێبی کوردی پڕکەینەوە. پێشانگای کتێبی تاران وەکو گەورەترین و بەربڵاوترین ڕووداوی فەرهەنگی ئێران ڕۆڵێکی گرنگی هەیە لە گەشەی فەرهەنگی و بڕەودان بە کتێب خوێندنەوە. نووسەران و چالاکانی ئەم بوارەش هیوادارن پێشانگای ئەمساڵ بتوانێت لە سەردەمی زاڵبوونی تۆڕە کۆمەڵایەتیەکاندا تا ڕادەیەک کتێب و ئابووری ئەم بوارە بەرەو پێش ببات.